ئایا دڵ بیر دەکاتەوە؟ دڵ هاوشێوەی مێشکمان کار دەکات و درک بە بابەتەکان دەکات؟ قورئانی پیرۆز لەو بارەیەوە چی دەڵێت؟ دەکرێت بپرسین خاڵی هاوبەشی نێوان دڵ و مێشک چییە؟ پاولۆ کۆیلۆ لە یەکێک لە ڕۆمانەکانیدا دەڵێت هەرگیز ناتوانی دڵ بێدەنگ بکەیت، تەنانەت ئەگەر وا خۆشت دەربخەیت کە گوێی بۆ ناگری، بەڵام ئەو لەناو سینەتدا دەمێنێتەوە و بەردەوام دەبێت لاوتنەوەی ئەو شتەی کە بیری لێ دەکاتەوە سەبارەت بە ژیان و سەبارەت بە گەردوون. مرۆڤ کاتێک دەیەوێت گزارش لە هەستێکی خۆی بکات دەڵێت دڵم هەستی پێکردووە، یاخود دڵم ئەڵێ ئەو شتە ئاوایە، یان بە دڵ ئەو کەسەی خۆشویستووە. بەڵام ئەوەی ئێمە دەیزانین ئەوەیە کە مرۆڤ بە عەقڵ بیر دەکاتەوە و درک بە شتەکان دەکات، کەواتە چۆن بە دڵیش بیر دەکەینەوە و درک دەکەین. ساڵی 1991 کۆمەڵێک زانا گەشتن بە دەرئەنجامێکی سەرسوڕهێنەر و ڕایانگەیان دڵی مرۆڤ 40,000 خانەی تایبەتمەندی تێدایە. ئەم خانانەش بۆ ئەوە دروستکراون کە تۆڕێکی دەماری پێک بهێنن لە ناو دڵ، واتە ئەم خانانە لە مێشک دەچێت و وەکو مێشک کار دەکەن، بەڵام لە ناو دڵدا نەک لە مێشکدا. ئەم خانانەش پێیان دەوترێت مێشکی بچووکی نێودڵ. ئەم 40,000 خانانە با میکانیزمێکی سربەخۆ لە مێشک کار دەکەن. زانایان گەشتون بەوەی ئەم خانانە بیر دەکەنەوە و بیرەوەریان هەیە و تەنانەت هەستیش دەکەن، پێشیان دەوترێت دەماری هەست. بەڵام زۆر لە مێژە ئیسلام ئەم بابەتەی ڕاگەیاندووە و خوای گەورە لە سوورەتی حەج و بە دیاریکراوی لە ئایەتی ژمارە 45 دەفەرمێت أفلم يسيروا في الأرض فتكون لهم قلوب يعقلون بها أو آذان يسمعون بها فإنها لا تعمى الأبصار ولكن تعمى القلوب التي في الصدور. کاتێک خوددا باز لە درک و بیرکردنەوە و تێگەیشتن دەکات بە دڵ، ئایا ئەمە بەڵگەیە لەسەر هەمان ئەو کردداری کە دڵ بیر دەکاتەوە و هەست دەکات؟ دکتۆر محەممەد یوسری بریکار لە زانکۆی شاری جیهانی لە مالیزیا دەڵێت دڵ و مێشک پەیوەندیەکی پتەویان پێکەوە هەیە و دڵ هۆکارێکە بۆ ڕوانین و ڕێکخستن. لە کوردستانیش چەندین زانا و مامۆستای ئاینی باز لەو بابەتە دەکەن و ئەو بابەتە زانستیەیان پشتڕاست کردوتەوە. ئەمە بەدەر لەوەی لە جیهاندا چەندین وتار و توێژینەوەی پسپۆڕانی ئاینی لەسەر ئەو بابەتە کراوە و باز لە بیرکردنەوە و درکی دڵ با بابەتەکان دەکەن. بەپێی ڕای پسپۆڕان دڵ بوارێکی کەهرۆمۆگناتیسی فراوانی هەیە و لەم لایەنەوە ئەتوانین بڵێن لە مێشک مەوداکەی فراوانترە و سەرنجی ئەوەشیان داوە کە ئەم بارە بەپێی جیاوازی حاڵەتە دەرونی و سۆزدارەکان گۆڕانی بەسەردادێت. کەواتە ڕق و خۆشەویستی تەنها هەستێکی سادە و بێمەنتیق نییە، بەڵکو دڵی مرۆڤەکان کۆنتاکتیان پێکەوە هەیە. پۆل بیرسال نووسەری کتێبی کۆدی دڵ کە کورتکراوەی ئەزمون و تاقیکردنەوەی چەندین ساڵە لە بواری گواستنەوە و چاندنی دڵ چەند دەرەنجامێکی تێدا بڵاو کردوتەوە کە هەندێکیان سەرسوڕهێنەرن. بە جۆرێک دەڵێت ڕەنگە گۆڕانکاری بەسەر خوڕەوشتی کەسێک بێت کە دڵی کەسێکی دیکەیان بۆ چاندۆتەوە و دەڵێت دڵ هەست دەکات و بیریش دەکاتەوە و تەنانەت جۆرە شەپۆلێک دەنێرێت کە لە ڕێیەوە دەتوانێت تێگەشتن و پەیوەندی لەگەڵ دڵی کەسێکی دیکەدا دروست بکات. ئایا بەڕای ئێوەش دڵ ئەو هەموو توانە و هەست و نەستەی هەیە و دەتوانێت هاوشێوەی مێشک بیر بکاتەوە، تەنانەت کاریگەری لەسەر بیرڕوڕاکانیشمان بەو جۆرە دروست بکات؟